پیاوی دوو هەنارجان جانە دەم حەزی و لێرە بام جم لە قسە خۆشەکانی خاڵ کوشەوە بەس لەوە برادەکانم تواکی بەخوا ئەو شو قسەی ئەوەندە تایبەت و خۆشی ئەکرد لەگەڵ سعدی ئەوەندە پێکەنی بووین دها يا خو بخير ساگی بخیر دها خوتي وخارج تعنتي هيداك دانش كوي بخير عليك وسطك احوالك تبو شو ميداني يا ما تماي بتشي نابە تەمام بچم زاری او لا بخارب وشوي هاتي ها ئەرە وەڵڵا احوالك دانك زود سايبينا سايبين بخون برومان ئی بە خاڵە پوشۆ بێ ئەو جدای دێنێ هەمومان پێکۆ دەست پێ دەکەین الرحمة الإيمان أو دخاوة بين خوما بالساعات ونيوك ولا أو دستيا بشر وتشيو كل سنة قدايا دزاني وشو خوبني نكتيا لۆ وشو حفلك هبو حفلة قرم حفلێتی باور بك حفلك بندسة ديال بالنبن ئەجلو ئەمەد نەبرد كده بابا قلت حفلة لنا ومالي خوما کۆ كده بابا خارب وشو باور بكنيا باش نقولاني بيشا همو آوازك نيا دتواني دربكاتن تێمان گەرە چێ مەسەلە نمزاني أول جنيارة أول مقام فولة ژەنیاریچە كده بابا أي هوا لولي قرابن أو شو بنو أي هوا لبا برخي بس بزانا برخ كوب أولي بمقامة غالبي دست بيكت چۆن هدم بخارة وشو جوابي نددا حستو كنيا قلت نكو ملل دروز بينيا صبر خوش كده وهاي كده أو زعلان قلبي كده قمني كشت السلام عليكم يا رب شلونك؟ سعدي شلوني؟ شوي ماشي ولا شي بيك شلوني؟ احوالك؟ ولا شلوني؟ ماشي احوالك شلونك؟ دم باسي ما شاء الله بسم الله شو ليه؟ حرب خماري درس خوش بيه يا شلوني باشا ابو شي او زحمه تبي قزابن هناري شاربانه قولي خالو عيدي بس خوش بيه فرمون بجيب قربان شلونك؟ احوالك؟ یاخۆ بخیر لەگەڵ کار کاس بیا ئیش و کارە لە خوای بەزیانی زۆر باشە دەیدەشت ساڕ بێ ئەی سعدی تۆ چۆنی؟ شوي نبغى بيك وكل شوي صدق سمعك بمدري تسوني يعني لو كنت موديل هني باش نفس عاد يكسب عالم بلتسوني احوالك سعدی جا خۆی مۆدیلەکەی وایە لەگەر یەک دەقە دوو دەقە تێپەڕی ئەبێ سەلامی خۆی عادەت وایە ئەی چاک و چۆنی بکەی خارە پوش نەمزانی ئەو تازە بزانمە تۆ ئاوازدانەری باوەڕ بکە باشترین ئاوازدانەرە ئاواتیشی سعدی هیچ يعني قسەی خۆشە علي والله هذه هیچ عیدانی دەستان خۆش بێ ئێ خۆش سلامت بن قوربان دەبم دەفەرمو فەرمو دەستان خۆش بێ قوربانت دەبم ئەدی وەکوو بوو پلەزارەی لەگە خۆر نەهینە والله بڵێم چی زۆر حەزێ کرد بێت باوەڕی بێ تۆزێ ناساغ بوو ئەو لۆپانی هەیبەسووتانی زۆر ناخۆشەوەنی پێچاو پێش تایە جێشە بووم ئەتر تااقەتی نەبوو بێ دیارە پیر بووە ئەی خاڵە پیر نەبوو بەڵێ هەر بۆ خۆی جوان ماوە بەخوا بڵێم چی یعنی جوانە و جوان نییە و ماوە و نەما ئالۆ بابەتانەیە والله کات خۆی پێ هەندەگوت هۆی ها ئەفشە ئەوەندە جوان حەیامان مەبەدەم هۆی ها لە منداران دەکری هۆنیە ئابشار هۆلیا هۆنیانە ئەوەی گۆتی هەیەجان وازە مۆزوعێن با نانەکەما بخوێن و ئیشم هەیە ئەڕۆم بێعلمەتیتە ئەوها جوان بوو بەخوایەتی ناڵێم وەکو پێم وتی جوان بوو جوان نەبوو ئەوە دوازی لێ بێت خوازی لە مۆزوع بێنە با نانەکەما بخوێن موعیدم هەیە لەگەڵ ئەو جەماعەتا بێ بڕۆم شفتی بخۆنی شفتیمە زۆر بە ئاوە نەجارە ماسە فەقیه لەگەی عالم ئیمانم دەخۆی دەخەدە خۆ بخۆ ما تتبع ئەوە تۆ بەگۆڕەچی عوزێری ئامۆزان کاکە دەبێنە خۆشە شوتی ما چۆن بێ گۆخ ڕەحمەتی خوا لێ زۆر خۆشە قوربان دەم ئەی وەزت کو حواڵت کووە وەڵا باشن سلامە بیاخۆم فەرموو کاکە السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مالك سعدية؟ نكاكا كان سعديجي نعم والله.
مادام ماری بێژەنیا بەڵێ بەڵێ ماڵی بێژەنە ئەتو داچی بەڵێ 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 من دایکی بێژەنم لە ئیشش زەرور هاتیمە فێرم کاکە یا ئیشی چی وڵاتڕەکەم لە ماڵەوە نییە ئەو پارەی مەقەردارە بۆچی کاکە قەرزی چی؟ سارێ بەکرێ بردیان ئەیڕۆ چەندیشە قەرزەکە؟ $500 جارێ کاکە گیان ئەخە بەچی بۆچی $500 هیچ چییە سیارەکە چییە؟ سارێ کە دێلاک وەڵە تۆ کادیلاکیان وتووە ئەی کاکە گیان بۆچی ئەوتان هێنەتان نایەتێ؟ وەڵا ئەو ئیشی مێ ئەگە سارێ نەدێنێکە چی دی پارە نەهاتە ناو بەڕێکمان باشە کاکە ئێستا $500 لەکوێ بێنم بۆ خاتری خۆ بۆچی ئەوتانە دێ؟ وەڵای ئەو ناخۆ ئەمە پارەکەی خۆمان دەوێت بێژەنگ نەچی ئەمە گورە کاکە گەم بکەنە ڕای خوا بۆ کوێ کوڕەکەم لە ماڵەوە نییە خۆ بەرجارسە مێنە لەسەرم کاکە لەکوێ بۆ $500 ئەوشتان نازان ئەو لە ژوورێ ئەم پارە خۆم دێ باشە کاکە گیان بەڵام خۆ ئێستا بم دەبوو دەسە بۆ پیا ناکرێت بەسە چاو بۆتان پیاکەم تۆ بڕۆ بۆ پیاکەم کافەرۆک گوتی بێ پارە نێوە خۆ کەفەرۆقی ژێنەوە بەرێ باشە چی پێ نەرێ باشە کە قسە بە ئەو ناڵم بڕۆ بە قورا خۆ ئێستا پێم نیە بێچم پێ ئێستا بەسە چاو بۆ پیاکەم بۆ تێنە ئەدی من چ بکەم کافار دەرم دەکات دەبی پارەکەی لێ بم باشە کاکە گیان باشە بە قوربان دە بڕۆ بە قوربان بڕۆ گەڕک مێنە لەسەرم بۆ پیاکەم بۆ تێنم بۆ بەڵا بۆ تێنم وعد سوای کاک فاروق دەمەوە بێژەن ئەتۆ بزارەکەن هەڵەسێ بێژەن ئەیەڕۆ هەردەمە خوو بە شتێکەوە گرێت سەری چۆن خەوتووە بێژەن هەستە کوڕم دە هەستە دەی هەستە بە درۆخۆ و کردە بە خەوت و هەستا دەی هەستا و کشا تۆ نیشە وا ئەوە لەبەر ئەوەم بوو کە هەستیا چۆن بۆ ئەو هەستای لەکەی بانگتەکەم بۆچی ئەڵناسی باشۆ تۆ بۆچی وە ئێم پەنگە چیە ناوتەتەوە ها چۆن چی و کردووە ئەو حاڵت ئێمەیتیاین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە تۆ ئەمە ئەکەیت بۆ ئەمڕۆ چیە چیم کردووە تۆ واز دەوە بێنە باش تۆ بۆچی واو کردووە ها ئەم باشە ئەمە حاڵە ئێمەیتیان تۆ هەرجار شتێکەکەیت چیم کردووە چی بووە لە ڕۆژێکی ئاوک ئەمڕۆ نابێ و شتە بکەیتون ئەوەت کردووە چی بووە ئاخر کوڕم تۆ حیا بردوین ئەمە چیە ئێستا تۆ هێنارتە سەرمان ئێمە چێم پارێ بینەوە نازانم چی سیارە بە قەرز هێناوە سارە کرێکاڵی ئێ هیچ نەبوو کادیلاکێکم بەکرێ نابوو تەبعاً سارەم بۆ بکردنەوە بۆ ئێوە نەکەم ئەی کوڕم بۆ نەو بوو سەد دەعمە پێ کرد ها بۆ نەو بوو کوڕم تو بۆچی واکەی بۆچی حیامانە بیت ئێستا چی بووە خۆ تۆ ئەم شەوش کردووە ئۆف خوای گیان هاتوون لە سەرماندای قەرزە کاکەن چی ئاسانە بە سعدی دینەوە سعدی خۆ سعدی گیانی دەرچوو بەدەستمانەوە ڕۆحی دەرچوو بەدەستمانەوە گیانێکمان بەخۆ پێغەمبەر بە سعدیە یا خۆ کوڕمی تر ناکرێ وەڵای تر ئەوش بمان ناکات نایکات چییە زاوامانە و تاوەکو ئەو زەواجە ئاوا بەنیێنی بێ مەجبورە چیم کرد پارەکەی بداتەوە وەڵا با پێ بڵێن بەلیمۆی وتووە لەم وتووە یەک دیناری بۆ نایە ئەمە سعدی ئارە وەڵا سعدی دەبا پلانی من دامناوە ئەو بڵێ من پارەکە نادەم پلانی چی وەرە پێم بڵە پلانی چی وەرە ئای خارە بەڕاستی خارج کۆمیدیتانەیە یعنی مەبەست بێ قسەی خۆشە تەمەند درێژ بی خاڵە با قوربانم چاوەکەم ئەی چی بکەم قسەی خۆشتان بۆ نەکەم ئەی چی بکەم هەزار ڕەحمەت لێبی هەزار ڕەحمەت لێبی ڕاحەکە خارە جان لە بیرتە کاتی خۆی ئێ من بردەمەدەت لە ئابی ئای کە بێ ناموسی و کە لە مەدرعەبەکە دار و بەردی نیە هێنایە خوارەوانەیە نا بازان ئەتە بجارێکی بوو بە موارد هاتی گەورە بوو یا بسمەڵانە خۆ نارم بەرەوە مەدرعەب ڕاستە من کرد من سوارێکی لێ کرد کەرەکەش نوشکە چی دێدا ئاگە ئەزار لەبیرمە ئاگە بێ حیان خۆ بوو ئاگە بێ حیان خۆی بۆ چکر کێرەگە ڕاکێشە ئەو لوشکێکە هاویش بە چێ دەرێکت ئەم هەست دەکەم بە کەلێکەت چکە زوو عەسەبی دەبی لەگەڵ ڕێز و حورمەتم قوربایی دەبم کاک سعدی ئەی جانەکەم تۆ
قسەکە نەدری داوە نامێ بیکە مەیکە وازێ زەیتی ئەو دڵمان خۆشە ئەو تۆ خۆشەی لولێکتری تێک بدەیت ئەدی لەگەڵ ئیش و کار کوێت و والله سعدی جام هەر خەڵکی توجارەتەکەم نازانی ئادی دەزانم باشترین تاجیرە ئەرێ وەڵڵا خاڵی من باشترین تاجرە بەناوبانگە لە سلێمانی جارە ئیشت بە تەمای بینیەوە هەولێری یعنی کووە هاتە هەولێری والله سعدی جام بە تەمام توجارەتی ئەم جارە ماست و پەنیر بکەم یعنی لە چێندری لە هەولێرێ مارە داوابی ماست و پەنیر بە سێ ڕۆژی تێک دەچێتە یعنی کوتی جارەتە لۆ لە سلێمانی معمەلی دانانی لۆ ماستی هەولێری دەبێت سلێمانی خوا عافت کە ئێ بە قوربانی چاوە ماسی هەولێر بەناوبانگە ماست و پەنیر هەولێر زۆر بەناوبانگە جا خەڵقی سلێمانی بە زۆری حەزیان لە ماسی هەولێرە جا لەبەر ئەوە حەزەکەم لە هەولێرەوە ماست و پەنیر برم بۆ سلێمانی وێ دازان دەرێن نییە مەڕەکانی هەولێری دەرین دایمە نییە بە قۆترن لە مەڕەکانی سلێمانی یعنی گژوت ژای باشتر دەخۆن خاکەکەی بە پیترە وایە هەر لەبەر ئەوەیە ئەوجا باشترین کار هەر لەبەر ئەوەیە زیرەکە بەخۆی بەبەلاژ ئەو سەرەت کەسەر نەکردیا لۆ مەسەلەی حەیوانی ڕاوێژکارن ناوی دەزانی باشترین حەیوان ناس کولیە حەیوانی بینتە دەرێ مەلەفی حەیوانی هەموو دەناسی دەزانی چێ دەهام دەهام سعدی شەکەتەکە بەعیلانی بۆ قوربان دام جا قەسابی قەساب بەس قەسابی دەکەم تۆرە قەساب نیت ئەی قەی چێ سعدی دنیای وێرا کردیان لا سعدی کوڕی چاکە ئیشی دوشکەکەی منداڵی و تازە بزانم حیدایی لەم خۆت تووڕە نابی بە قوربان خۆشم دەوێت زۆریش نا سعدی کوڕی چاکە قورباندم ئەو جا کاکە نییە ئەمن دێم خزمەتت دەکەم بە قوربان چاوە ماجم جا من بە یارمەتیتان ئەبێ بڕۆم ڕخسەت مێن واللهی نییە مارماری خۆتە لەو دەڕێ کاکە بە قوربان سپاس جان بە قوربان واللهی مەجالم نابێ ئیشم زۆر زۆرە مێشم زۆر خەرەباڵغە بۆ ئێوارە خوا گەورە ئیشەڵڵا ئێوارە خوا گەورە ئیشەڵڵا جارە بە ڕخسەتان دام جان قوربانی بۆ دەهامیش دەکەن دەچم بزربی نا شارەزام شارەزام باشمان دەچێت ئای سعدی سعدی كله بقرآن لو زماني نمعاشيا لو حربي توبة توبة ده كله قصاشي عندك كجنا كنيها أو درم دتك ئەز ئەمن کاکە جان گاڵتە لەگەڵ دەکا قحطة دعم أجلو ناتي شيء دەڕۆم بروح علاجي هادي پێویست نییە ساوي مرة كانت مازكم رز لو بزنا كانت ديا رشا ولا كانينا سلام يعني بكا عاقل نابی سعدی والبالة ئەنەرجە ئاگا لە خۆت بی کاکە جان خوا لەگەڵ سرچاو وش خۆمینە کەتیا داهامیژنی باشە بە فێری سوعبەت هەندە قسە بە داهامی گوت ماری ئەوا بێتن کورە مۆبایلەکە لێ بیکە داهام پرۆ لۆی بە پرۆ لۆی بە زوو داهام پرۆ لۆی ببە وەرە ئەری بزانم ئارام دەچێ ئارام وەڵام وستیە لا حول ولا قوة إلا بالله پێم گوتی منداڵ دەبێت زوو هەستی وە فێری ئیش بی ڕسق لە بەیانیان هەیە وە بی فێری ئیش بی لێ ئێستاکەوە فێر بیتن ئەی دەلێ گەڕێ با بخەوێ هیچ ئیش و کاری نیە مەکتەبی نەماوە با بخەوێ لا حول ولا قوة إلا بالله کچێت و چی ئەتۆ دەدگۆر زانایەکان دەڵێن پێویستە منداڵ بنێت دەورەی ئێستا کەس دەرێ بخەوێ کەس سەر لە تو دەرناکاتن جەناب دەورەی چت بۆ دانایە دومبوو دەورەی کۆنفۆ و شەڕ و پێلاقەت بۆ دانایە دمبۆ چییە دەمێ بەغیرەتی بکەم زانایەکان دەڵێن ئەگە منداڵ ترسنۆک بوو فەشەر فی الشەبەکە منداڵێکی فاشەت دەبێتن پێی دەڵێن گچکەکە بە جوچکەی ناوێری زانایەکانیش دەڵێن نابێ منداڵ فێری شەڕ بکرێ دەڕۆم چیش نییە نە خوا لەگەڵ هیچمان پێ ناوێ هیچمان پێ ناکەمان بێ تەلەفۆن بۆ دەکەین خوا حافیز سەرچاو من لێرە ناڕۆم
دەزان بێژە ژووریا خۆش شاتووە ئەلێر دەبم ئەگەر بڕۆم بێ پارە کاک فاڕۆق عام دەبا دایکازانی بێژە ناخۆشی کردووە ئەرێ بۆ چی کردووە خۆ پیاوی نەکوشتووە بۆ هەموو شتێر پیا کوشتنە خراپی بێ هەیە شەرەفی منتان بردووە لای ئەو مێردەم هەموو ڕۆژە بێ بۆ کەتنێکی ئەو کوڕە من تەلەفۆنی بۆ بکەم ئەوە بزانە ئینزاری کردم وتی تەواو بۆ هیچ شتێکی بێژەن تەلەفۆن بۆ من نەکەیت ئێ خۆ لای منیش وتی بەس خۆ ناچم کوڕەکەم بکوژم کەیفی خۆیەتی والله بەخوا ئەو لە سەرکە لەسەر ئەو کوڕە دڵنیام سەری خۆی هەڵەگرێت و ڕێگە ڕوا بۆ ئەمریکا ئەو تۆ باسی چیەکەی ئەو کاتە ئێمەش نەجاتمانە بۆ ئیستراحەتەکەین خوا ئیتر ئیستراحەتەکەین تۆ واز لەوە بێنە ئاڵێم ئەی قسە و لەگەڵ کرد لەگەڵ بێژن بۆ مۆزوعەکە مۆزەوێکی دایکە مۆزوعەکەەوەی کە پێم وتیتم قسەی لەگەڵ بکە ناوەڵا دایکە مەجالم نەبووە قسەی لەگەڵا ئەرە دەبۆ ئەکەی مەجالتە بێ هەر دایم تۆ مەجالە نییە ڕەشید بابە کاریشی چی؟ قبل تیارە دروستکەم کراسەکەم دڕاوی دوورمەوە ئەو بۆ ئاسەی مەگەی هەتا کەنج نێت هەتا کەنج نێ واز لەو ڕەزی لێ ناینی مەسەلە ڕەزیلی نییە بۆ مرتاحم مرتاح حەزر لۆ ناچ لەگە پیرەژنانی گەڕەشێت دابنیشی زەمی خەرچی بکەوینە قەمیسیش بدوریەوە یاڵا لەوە خۆشتن نییە کورە عیبە کورە عیبە نییە لە دوکانی هەموو تەماشات دەکەن کورە تو لەوە دەکەی کاچی بزانە ڕۆژی هەتا ئێوارەی زەبت دەکەندرن نییە زۆر ڕەزیلی زۆر پیسی ئەستەغفیرەڵڵا خەری بە قسەچش بکەم با بۆ خۆیان بڵێن لایدا و قەمیسێ لایدا کاکە ئاگا لە دوکانەکەی بی باشە پێم برێت و ئەو قەمیسە وەڵڵای ئەو قەمیسە لەوەتی ئەتوی دەداس بۆ قەمیسە لەبەرە کورە با بۆ یادگاریم لەگەڵەوە قەمیسەوە زانی لەکوێ کڕیومە لەکوێ وەڵا نەم کڕیوە ساڵی نەوە یەک لەسەر حدود وەسیمەوە باو کوڕی ئەی نەشت کڕیەوە ناوەڵای یەک دینارم بێنە هەی قوڕ بەسە مڵی مەشالێ ئەو وای لێهاتووە ناکەوە ڕەشی باو بۆ لابم کوڕی هەوار کوڕە چی لێ هاتیە بێژان کوڕە چ لێ هاتیە تێناگەم چ دەڵێتە ڕەشێک تێ دەگەی ساڕۆق ڕیدا تیارە ئەوە تێمان دەگەینی کاکە ئەوە تێمان دەگەینی وەرم تێدگەینم لە ڕێ ئەو کەڕۆ ئەوە تێمان بگەینی ئەم باشترە ئەم باشترە تێ بگەینە کوڕم تێ بگەینە ئەلێ دەبەسە کاکە دەبەسە تەلەفۆن مەکە کوڕە دەبەسە کوڕە دازار بشی کوشێ بەسە دەبەسە کوڕە دەبەسە یۆڵیکە یۆڵیکە لا حول ولا بەخوا نادا لێیە ڕەشید ئەوە مەکە عەسەبیە کاکە چ ئەم لە ڕێ دەڕۆشتم ئەوە زانیمە لە ڕێ دەڕۆشتی بە پێیان بووی بە سارێ بوو الحەمدولله ئەوە شتێکیشتی وەرە ئێرە دیتم کەسەکە ئەو کەسە بێژە بوو ئەوە بوو خەستەخانە بردی بە خەستەخانە ئەتی بردە خەستەخانەی خوا خەردبنیس یا ڕەبی خوای گەورە بتباتە بەهەشتێ پیاوی باشش ئەو پیاوە زۆر باش زۆر باش مەجانە باشە مەسوف پێچی پێچێ $500 $500 بۆ کلەی بۆ گۆڕیوە $500 لە چ گۆڕیە عملیاتی سەر کورە بابە ئەگەر مێشکی تێک بچیتن
ئەوزە باوەڕ دەکەم بەس کورە کاکەەوە بە زمانی تێکچووە ئەتوو مێشکت تێکچوو یا زمان ئەوەی چ ئەوەی کورە تێناگەم ئەڵێ ئەوێ سەری تەقایە زمانی لۆی لاتیا ئەوەی ئەم لێ چییە هەمووی ئەڵێ هەمووی لا حول ولا قوة إلا بالله إخوة خير دبنسي پیاوانەیە $100 لێ سەرگە هەر بژی پیاو کوڕی پیاوی چاو چاوەکەبی بڕۆتە بڕۆ با بڕۆ بڕۆ گیان لە شوێنی خۆی بڕۆ پارەکەم بدە با بڕۆ پایە ئەمە پارەکەت دەمێ بەرە بەحقی قورئانی $1 دادەمێ کورە قوسارە لەمی نەدایە لەوەیدا ئەمەیات کورە بابە خۆ ئەمن کاشێ بجێ بدێ قوربانەتەوە ئەمە نەباوکی ئەو نە خاڵی ئەوم نە مامەی ئەوم نە کەسی ئەوم ئەمن ئەوەی هەنار ناسم ئەنیوە نییە ڕەشید والله زاوایە بووی نەبووی دیارە کاک بێژن بران بی دەست پێکە باش ئەم دەچم پارەکە لە قسم تاوە دەگەم عادی بڕۆکە داچی ئەدیوە نیە کاکە داچی مایە بابی بردیە سەردانی گەیشتە خۆ داچی مایە بڕۆکە داچی گوناحە عادی سعدی گوناحە نییە بابە بڕۆکە داچی دەچمە دەهەم قەسابی رشید وای رو بردم دام شو دەناسێ تیناگەم ڕەشید تیناگەم ئیشەوەیە ئەو کوداهامی دەناسی ها نابە وەرە کوڕم پێ بڵێتە دەهامی کو دەناسی دام چییە دەهەم قەساب برای ژنی یەکەمتە وای قڕت نەوە گیراوە سعدی لۆ توشەوەی دەزانی ئەرە دەبەسە دوای دەجان بووە دەبەسە بێزار بووم بەڵێ من وام کرد من پێم ئەمە پلانی من بوو چەند جار حەزم لە کادیلاک بوتم بۆم گرە بۆت نەکڕین منیش ناسار بەکری لای ئەمان هێنا پارەم نەبوو بیدەمێت یعنی ئەتو بەقەسی وا لە خۆ کردبوو ها یعنی بە درۆت کردبوو سیناوەیە یعنی وە بەڵێ سیناریۆیە لۆ بەشداری ئەو سیناریۆت کردە ها دەبێ هەزار بەترەکەم لێ بدەم $1 دەکەم دەی دەچمەکرد کاندامی دەهام چیش بۆ مۆزەعیە ئەتو کاری دەهامی پێ دەزانی باش پێزان چی پیشانی دای بز نەقوتە مانی واری پێ سعدی بە قسەمەکەی پارەکەی بەرێ با بڕوە ئەمە وەیەتری بۆنێتەوە قسەمەکە باشە بێری با دەهام بزانێ چەند بوو $500 تاو وەرە بەڵام بێرمەرجی والله وبالله وتالله بچێ لای دەهام قەسابیان مەوزوعی ژنی یەکەم ژنی دووەم لەلای خەڵکی باز بکەین چی خراپە پێت دەکەم سیقەیە کات فاروق لەم ڕازی بێ بەکەس دانیا فاروق چییە؟ خاوەن ئیشەکەیەتی خاوەن مەعرەزەکەی زمانت چاوە دیسە دەست پێ کردەوە دەهام هەندێک ساوی گەزان تاوە تەواوە کۆڵم تەواوە دەبڕۆ دەی بڕۆ دەڕاوە بە فاروق قەڵێ تەلەفۆن دەهامی نەکەی نادەهامی ئەڵێ لەو فاروق کاک فاروق وەڵە پاەکە وەگرتەوە لە پێش بسر بە کوڕ یە لەسەری بسر بە کوڕە نییە لە دۆزە کوڕە ویستان کوشت کوڕە ڕەشی شێتان کرد سعدی ئەمانە تۆیان شێت کردووە کوڕە هەرچی ساختەتی هەیە لەمە خەربیتەوە نەڕۆ ئیشی پێتا وەرەم لای جواب نایەتەوە نازانم ئێستا ئەو لەکوێ بۆ جواب نایەتەوە ئەرە تۆ نازانی لەکوێ بێژەن ناوەڵا نازانم خۆ جوابی منیش نایەتەوە جواب نایەتەوە ئەی بێ خەریکی چی بێت چییە کات نازانم هەر ئاگام لێی نییە
ئەزانی کوڕەکە بەتەمای چییە؟ بەتەمای چی دا کەزای پێم بەتەمای ناڵێت فرت و فێڵە بە قوربان ئاگاو لە کوڕەکە و بێشتێکی زۆر زۆر خراپی لە ژێر سەرایە. چی کردووە چی؟ ئادی پێم بڵێ بزانم چییە؟ نازانم بڕۆ لە کوڕەکە و بپرسە. ئۆف ئۆف سەد ڕەحمەت لە باوکەم نازانم چۆن ئەم کوڕی پەروەردە کردووە. حدی نەبێ بۆ چێتی کوڕ دقەی چێکە با سعدی بۆی بکە بۆ بۆی نەکە باوکی نێ با لە جێی باوکی دیوە شتێکی بۆ بکە ئەی وعدی پێ نەیە خۆی وعدی پێیە ئەیبی نییە پەروەردەی دایک هیچ ئەیبی نییە کوڕەکەم ئەیبی چییە سعدی خۆی وعدی پێیە وتی کادیلاکێ بۆیێنم ئەیبی نییە ناو دایکە سعدی پێی ڕابوارد ئەو تۆ بەجدیتە هەر حەیاچوونە بۆ من دانیشە زاوا کادیلاکی بۆ بێنێ بۆی بکڕێ ئێستاش ئابا قەرزێکی هێناوەتە سەری 500 دلاری هێناوەتە سەری زاوا بۆی باتەوە قەرز حەیا شەرەفی منتان بردووە ئێوە ئەی ڕۆ ڕابواردنی چی بۆچی پێ ڕابواردووە ئەی خۆ بەجددیشی نەبوو ئەی ئێستا بە چی بکەم من کەفی خۆتانە جوابی من نایەتەوە ئەی تۆ دە تۆ بۆی بکە دایکە گیان پێت دەڵم جوابم نایاتەوە ئەی چی بکەین ئەی چۆن پێی بڵین چی ئەوکەی من دایکە گیان چی لێ بکەم نازانم وەڵی نازانم چۆن تەلەفۆنی بۆ بکەم نە جوابی تەلەفۆنەیەتەوە نە هیچ شتێ چی بکەم ئەی سعدی وڵی دایکە لە ڕوو نانە ساعتی بڵێ ئێستا بۆ یەکە یان نا بۆ یەکەم بۆ یەکەم لێرە سزت دەکەم بەخۆم دەزانم چ لێ دەکەم ڕەشید ئەم شێت کرد نێڵی شێتە ئەوە دەوێنی ئیفلاس بەڵام بکات زانین خوشکە بێت بەڵێ ئەلو سەعولیان چۆنی؟ چۆنی چی و حاڵی چی سعدی قڕی لۆ گیرایتەوە بۆچی چی بووە؟ بزنە قوتەی کاکت دەزانی 500 دۆلاری لێ بەردایمەوە ئەی من چی بکەم سعدیگیان خۆ وعدە پێ ئێستا کەتنی کردووە من چی بکەم چی پێ بڵێم وعدی چی و حالی چی چی من پێم ڕادەوات ئەوە ئی هێندی بستە ناو کادیلاکی ئەو بستە ناو کادیلاکی نییە دەرێ مەدالیە هەر بزر دەبیتن ئەی من چەند جارم پێوتی شتی پێ مەڵەیە کە پێشەوت ئەبێ بۆی جێبەجێ بکەیت خودای ناسی چۆنا باشە دیمە ئێستا پێ بری لۆسە تەلەفۆن لۆمت کردیە گوێ بگرە سعدیگیان ئەمێ مۆزۆعەکە لەگەڵا باس بکەم فەرمو ئەو جێم لێتە فەرمو ئاخر دە ئاوا نابێتە تۆ وەرەوە ماڵەوە بیتی شتەکەم ئالێ دەلۆم باسکە سەلامت بی ئێتە سعدی ئەڵەم وەرەوە ماڵەوانەیە یعنی مەوزوعەکی هەندە مهمە بە تەلەفۆن نابی باز بکرێت سعدی ئەڵەم بە تەلەفۆن ناکرێ وەرەوە ماڵەوانەیە وەچێت و قسەی دەکەی نییە بەردی نەرم دەکەی باشە باش دەی چاوەڕێتم باشەوە ئێستا دێمەوە خواحافیز ئەوە من ئێستا دەڕۆم منش دێم ڕەشید کۆریتە سەگەکەتان ماوە ئارە وەڵا بێژەنی دەخەبە ناو کۆریتە سەگەکەی نییە مانگانە 75 زاریشتە دەبینێ خواردنی لۆ فڕێدە هینە وەڵا کەس ناتوانێت کاتە ناکولانە سەگە وەرە دانیشە دەرچ بکە دەرچە خۆت دەنێن بۆ کولانە سەگی هەر ئەخەمە ناوێ تو قسە مەکە لیمۆیە ئەلو ئەلو کاکە گیان چۆنی؟ چۆنی لیمۆگیان باشی باشی لەکوێ؟ وەڵا لای دوکانی کاک سعدیم هەر زۆر زۆر باشە اینجا کاکە گیان ئیشم بە هەر دوکتانە وەرنەوە بۆ ماڵەوە خۆی چی خراپ نەبووە تۆ وەرنەوە ئیشێکی زۆر گرنگم پێتانە ێ بە تەلەفۆن باسیکە کاکە گیان بە تەلەفۆن ئەو شتانە باز ناکرێ دە تۆ وەرەوە ماڵەوانێ لەگەڵ سعدیە خۆ دەگەومەگە نییە لیمۆ نا خەمە نەبێ من کو ئەو شتانم هەیە دا باشە بەسەرگە کاک سعدی دێمەوە دەی خوا حافیز کاکە گیان ئەی ئافەری بەدڵم بوو بەدڵم بوو دەڵێ ئیسراحەتی کرد نەکرد کاک سعدی باڕێ گلعانتکە پێکردنی پێیدی حەوە دەزانی هیچ نەبووە 500 دلار لەبت بەردایت ئێستا بەگەت بکەوم باشە هەمان مەوزە لیمۆ باسی چی کرد نازانم دیارە زۆر زەڕوورە وای دەدا لیمۆ نەدەبوو ئەگەر نا بۆ خوددایە نییە لەو کولانە سەگەم دەکرد هەر ناکە دەرەوە لەو کولانە سەگە ڕەشیدە توش ئاگەر لە دوکانێ بی نانە نابێ ئێستا وەرە بە پێش بۆ ئەجدان دانیشە یەڵە هاي لەم زاوە کوڕەخە زورە سعدی ورا بە 500 تر لێ نەبن بەخێر بێنەوە فەرمو کاک سعدی وەرە ژوورەوە بێئەدەب خەی لەبەر تۆ نابێ
السلام عليكم. بخير بيتوسعوا لي قال سواس او تشي بو جوانيا هاك السيدي أويدا كم بامبينيا هم قلبي بتشينو بخوانا أشرني أواندي كنا أواندي بس من بسترا وبخوا وزبا كنا وزبا لوي لبا دكان دارا كان وامكن أقنا بوب على هاللوي هم قلبي تمنش كم بس ما لي خو سعدي سعدي بله دبست وانا شد قبره ما إيه كتوش كنا أنقو تربيتنا هذا ها فلمو وي أورو كردي ها ولا هاتي فيلم بكاتن بيشاني تربى جديم جارة لي وترابم تدبيت ولا دبيت أي ما شاء الله ويترسام كلها تجني وشي زبعات عقبتي بس إداني ذكي كلها هو دبي جوي بجيري هو دبي لماري سجن بكري ليكوا حتى هزاري بس پرورده بكري تو والله طلمنا يا همو صفرة پرورده ها هم درسي پرورداله مو كاك سعدي سعدي وتشي دبسها تمشى سعدي سعدي لقل تو موضوع جواب من ايتوا وريرو ايشم بيتا ايش ستبيع امي موضوعك لقل باسكم وريرا بونو عياك خصي بكيني او معري بزيدي بس سعدو لي ورا ايشم بيتا دوها تلفون بونا كردي بيم نوتي تورداني شا بس يكشت كاكا تو تواني جيمان بيلي ايشم بسعديا اليوم انا قلت شي الله ايشم بسعولي انا تواني جيمان بيلي ها الله برو ايشم بميردا كما بلا استمرادني هسا عملت نمي برودري سعدي داني شا أقبيتو لما داري هو خوتاني ترى بكلمة وهانا دبو بس نيا معيدني بابا نيا كابلاشي زوزو غريب حال بوا بس والله تو هرباسي كسكر مكي تو رداني شبا قصر بقين جروا تادنيش سعدي جانا أمي لسر شتيكي قصة ولا قلابكم زور دل خوشاكات ديبا قربان الدم تو ناتوي دايكم دو مانگ جاري سر ماليبا كل بري والله بامن بينيا حساري زارش نيبينا تو ناتوي لدايكم نجاتي بي اونا طلباتي هي اون بوكن قولي والله ممنوني خواي دبو جامي امو بي والله دايكم دا خوازي هاتوا تشيبو دايكم دا خوازي هاتوا قربان دبو ولو خبر خوشي ممنون التغم وتشي او تشي بيم دستكاني ماز بكم لعفلة كيسات صوبي لبو بقرم باور بكا باقلاو شربت وصاري هو لكاش بخوب دقلم وتسبياوك باش سعدي بس كيشيك يا تشي تجانا اي سعدي بيجان رازي نابي دلنيام او موضوع بيشي بلم رازي نابي بخوي وبزامونيا انقوب انقصو قصان دا كان حتى زلط العمبدا بيجان بيعقل بيجان تير كوزين بقول تاعي دبطو نبي تنديها دبي ويلي بكم لما عرسني بكم اوتي سعدي خو نازاني همو برسو رايكي اما ببيجنا اخذ بعقل وبكيلا بعقل والله بتوب بقدري كان حيلاني اقول دم بيا او تينايتو بو مالو او نيت دم دريش بوا او زمان تندريجا كاكا بوزعي بيجديتي سعدي سيريكا من اوا ايه مدستو إيسا بيجان بانكو قناعتي بيك أبو موضوع أمام ولا بيجان بدستي خوما يستا قناعتي في دكا طبعا بيجان ولا الشيرك تاش ولا بيجان كرة مو كريتواني أو أدبكيتي موضوع هي دمي لود باز بكم فرمو كاك سعدي روداوك هي بيوندي بموتو هي بلام روداوك الزور جرينجا روداوك شي مجوية لا أنا أرجع بيتو تجد شو زانا برود عيمي شو يتوش ولا كور دبزانة ست بيت اليوم موضوعك هي موضوعك الجان الدقوري جان الله قرر ما طعم ما سيكم بوكيتوا أوش تبي إن شاء الله
کوڕم ڕێک بابتمە ناو مۆزوعەکەی ئەبڵە ئەمیرەی داکرد داخوازی هاتیە و شوو دەکات شتیوا نابێ هەرگیز شتیوا قبول ناکەم وەرە قبول ناکەی هەموو قەلبت دەشێنم ناتوانی وەرە خوارێ سعدی ئەستا هاتو چی من کوڕیەوم وەرە قەیدی نەکوڕیەوی بەس دەبی پێت خۆش بێ ئەوش بە شەرە لە خۆی مێردی دەکات ئەی وایە تاقی وا بمێنێتەوە کاکە ئەویش دڵی هەیە و هەدیکو کاکە گەنجە و ئەدی وڵڵا بە قورعانی ئێستا کە نییە ئەو بە بازاری دابڕوە باوەڕ بکە نییە خەرک تعلیقی لێ دەدەکوڕ بابا ماشەڵڵای لێ بێ و داکە هەر نازانێت بیرکەنەوە بیر بە عەقڵ یعنی چۆن ناو برادەرەکانم من بینم بڵێن وەڵا ئەوە باوکمە دایکم تازە شوی کردێتەوە باوکی تازەمە تۆ بۆ خەڵکەژیت تۆ بۆ خەڵکەژیت مودەمە لە من کرایەوە نا زۆر غەڵەتی بێژن کارێکی شەرعیەوە نییە هیچ ناشەرعی تێدایە کاکە ئەوێ هەتا مردن دایکم خەفەت لەمە بخوا بەسەر لاشەی من ئابڕۆن کورە کوڕم شتێکت پێ بدەم هەم کە بەخۆشی بی بە ناخۆشی بی دەبێ قبول کردووە بێژان کابرا دەوڵەمەنە ئەی تۆ ناتەوێت نیشا بۆ بێنین خۆی کاک سعدی لیمۆ ئەمە سونەتی حیاتە کت شووەکە کوڕیژن دێنێ ڕەحمەت لە تاکو بابەت هی تۆش جا ئێمە وەکو ئەو کۆمەڵە خەڵکە نین کە بۆ پارە و ئاتون و ئێمە پیاوەکڕین ئێمە پیاوەکڕین تاوکو ئێستا ناشکرینەکەم نەمانتوانیوە کەسێکی باش بێتە ناو ژیانمان نبینەوە تعلیق لە من دەدەی سعدی مەبەستی لە تۆ نەبووە بۆ دەتۆش قورعانێکە و هاوکەی کاکە برێبانێتە داخواست وەڵڵا دێ بەس لە بۆی ناوی نیشای هاتیە نا مەسەلاو نییە یعنی تەواو بزنە قوتە تەواو ڕازی بووی کوا لێرەیە دایکم باوانکەین نازاوە هەوەستی ناوی پیا و ڕازی بنە دیکو کوڕم حسابمان لۆ کردی حەیدانی بووم والله نەقۆزی کاکە تەواو با مژدەکەی بدەینی داکەتە تێزە زانی تێمە والله بەس بوتم قسەیان زۆر باشە بەخۆم بانجی ئەبڵم بەس بە نەروینەت ببوورێتەوە لە خۆشیە ئەبڵە ئەمیرە دایکە ئەبڵە ئەمیرە بووکە جوان ئاگیان وەرە حەیرانی بووچێمە لێدا بمەناتەوایە دەچە بڵە ڕێزایە بمەناتەوایە دەچە بڵە ڕێزایە هەنە و شادی یا ڕەبی پیرۆزبی ئەبڵە دەستی تۆش خۆش بێ زۆرمان بووبووی چاوت ماز دەکەم کوڕی بووچێ قوربانە بۆ سپاس چاوەکەمی کچی بووچێ یا ڕەبی پیرۆزە زۆر باشە بە زاوای بری بابێت بابێ گوڵێ لە حەدیقەکەمان دێکات قسەی چی گەورەیە ساختاچ ئینشەڵڵا دایگیان بە حەسێتەوە وەساقە و بەمڕۆڵێکیە بێژەنیش حەسێتەوە چێتە ماڵ و حاڵی خۆیەوە ئامین خوشکی بچووکشمانە بێ ئینشەڵڵا ئارام ئارام ئەو ئەیپاتەدانێ لەبەرەوەی کە ئەم ڕۆژی دووشەممەیە ڕۆژی چیا؟ ئامۆژگاری کوڕی من ئامۆژگاری ئەو ڕۆمان لەسەر جیرانە لەبەرەوەی کە جیران ئەرکی لەسەر جیرانە چەندی خاڵە بابوت باس بکەم یەکەمیان بە بێ دەرگالێدان ناچینە ماڵی هیچ جیرانێک ئەی دەرد بۆ پێ دەکەنی؟ ئەودای ببوورە لەوێ چ پێ دەکەنی؟ فیلمێکی ناوی پاتم بە بیرات بووە سوزانم واز لەوانە بێنە خاڵی دووەم ئەگەر جیرانەکەمان عیبێکی هەبوو نابێ گەورەیکەین ئارام تاودەیە واز لە فیلم و ملیمی بێنە مێشکل لێرە بێ ببوورە خاڵی سێیەم ئەگەر جیرانەکەمان مشکلەیەکی هەبوو شەڕی هەبوو نابێ گوێیان بۆ هەڵبخەین ئارام بەس نییە بەس ئارام بسە پێ نەکەنی ئەو جارە ئەو جارە کۆتە جارت بێ خاڵی چوارەم
ئەوەیە ئەگەر خواردنێکی خۆشمان لێنا بۆنی بەسەر دراوسێکەماندا ڕۆیشت ئەبێت تۆزێکیان بۆ بنێرین. ئەی دەر ئارە ناڵێ پێمەکەنا ئارە واز لە فیلم بێنە پێمەکەنم داوای فیلم نییە. ئەی چییە؟ من؟ بە من پێمەکەن هەموو ئەو قسانێک تۆ گوتێت هەموو پێچەوانەیە. چۆن؟ چۆن؟ ئەو ڕۆژە ماڵی سەبری خاندەرکەیان کراوەوە بێ دەرکە لەدان چوێ ژوور. بزوکرا ئەو ڕۆماڵە حاجی خان شەڕیان هەبوو توێ سەربیان ژوور لێ ڕاگرتن. بەستە بەستە ئێشتا وا بە باسێکم ئەو ڕۆژێک کە بابمان هەبوو گوتن کچێک لەوە دادامینی بنێرە نەشن نرد. ئاوا دەبێت جینانەتی. ئەوە بەستە ئارە بەستە دەبێت دەم گەڕەبات پێ بکەنە. ئای ماشەڵڵ ئای ماشەڵڵ وەڵڵاهی وازام خۆم ژوندیانم دا چیە کوڕم تۆشە خەریکە بە خیلیم پێبیت بۆ تەمەنەی بەختی هەستا هەیە ماشەڵڵە چاردە سارە بەختیار ناسی بەزان بۆ شانسەکە هەتانە ئەمیرە خات شانسەکە هەتا دەبڵێ ماشەڵڵا ماشەڵڵە کە بە چاوەوە سەڵ عەلە نەبی ئەمیرە حەیرانی بم خوا لە توی بەزیاکە سعدی کوڕم ئەم شتانە بۆ کردم شەڵڵا دایکە بەدڵی خۆتە ئەیکوا بۆ نەهاو خۆ دانیش نەکۆڕم کۆدە جوان دانیشە کۆدە جوان دانیشە کوڕم دەرە شەرە لێدایە وازاوای تازە لێم پرسە کوڕم عیبە پێی برێ بابە پێی برێ بۆ کودایی ئەو کابراایە بێتە ئێرە ئەوها ببینی نیە کوڕەکەوایە دەرێ دیارە ئەوانە نییە ئەتەکێتیان نییە مەحاڵ ئەو غەڵەتەی پێشترکردن دووبارەی کەمەوە غەڵەتی چ؟ وڵی تر غەڵەتەکە دیارە لە بەرامبەرمان دانیشتووە یعنی ئەمن غەڵەتم کردی بەرامبەر گۆ؟ نانا مەبەستی لەبۆ نییە تۆش؟ پێ دەربە ئەتوو ئەو تعلیقە لە من داوێ ئەم پیاوەشی خراپی مە من پیاو کورە دیارە پیاو بڕانە کورە ئەمن لەو مارێ دەڕۆم شەربی لە شەرتەی خۆی نییە پێ لە قەورگانت پێ دەکەم ها سعدی تەواو دانیشەیتر دانیشە دەتکێکی كنا كلهم تجوع دانيشا تجوع دانيشا ها جبتي خواش شهيدة لوين تجي توزيك تشكشي نابيتا والله وش وش كم هوني هذه حيداني جوع دانيشا كل ما تمشي كزاوها قصي قربك بوك ده إلا بيشان قدوا عقلينك باقي خوينيا صشقتي هذا كل أي هاور سعديان توش باسي شيء ما شاء الله أو بياوة برياردري مالي منه يكشف تريش كاك سعدي لبروي دايكي من شوكا وبو شرط يعني من مجلسة كان عشان الموانا زعابي دستي من ماتشا يواكا ايوا راستك كوري قبل ما شوفنا قطع بشرف مني اگر او زلمه بي دستي وي ماز بك بخوم لنا قرب او زواج السر بكريت سعدي ريوق سانت شي بو وزناني ناخوش شكرت تركيا برو تركيا دايك ابو ناتي بكيتوا كودا بيبوك بتسي ها كودا يبوك بتسي هيك تام برون استغفر سعدي جوانا من هنا والله ها كاكا او بس ما كان منك ما يكما بس بس هيك تو نابي ليري من هاشلينا نابي بابا خطا قرص كان قرص استدري جالا بوكا حزلي زمير ديبكا كنت قرص كابلا هروا تمر ننزل لا دروا متعاينك شعنازي في ورا دزانم شفتي بامنتو بيك بي يلا احترام التقدم احترام بقل غلط بكي أولية مش المجتمع منية هو خواني تيخرب بيتك توش احترام مقل يا بابا خير تو سپاسەکەم وچی باشۆ بووی فەرموو وەڵڵاهی داوای لەبەر دەکەم وازان بەهەڵە هاتووە نانا بەهەڵە نەهاتووی تۆ نهات بۆ ماڵی ئەمیرە بەرە وەڵڵا بەس بەخوازان هەڵەیە نانا خۆیەتی
كل بابا دقيقة جارة حلا يا برام هەڵە نییە نی کاکە گیان فەرموو فەرموو بڕۆ پێشکەوە. السلام عليكم. عليك مرحبا. السلام شلونك؟ ورحمة الله. شلوني؟ باشي. عاش برا. بخير بخير بخير. بخير هذه جاني شكرا. کاک پوشۆ بەڵێ. ئەوە سعدی هاوسەر بوو ئەوش کاکم بێژن. أهلا. فرمو کاکە فەرموون فەرموون فرم دانشي. فرم. ما إلي تو أنا ولي خوما لا لا ستصاو فرموا يا أخوة بخير. خوا بخير هاتي. بخير ببرا. يا أخوة بخير ممنون. خارە پوش و دەیگوت پەنیری دەبەمەوە سلێمانی ئەشهەدو بیلا بابم ئەمیرە خان پەنیرە نەگەمە هەی شەیتان خارە پوشۆ ئەی سەگ سعدی دیارەژنی تازە هێناوە بەخوا ئازای. أري كاكا بوا بيدنجن. دوو ڕۆژە خۆشەی گوڵشینە الله سوقتن جوانە زور زور. گوڵەکە هەمووی دانەستەی هێناوە. ناوی چ بوو؟ دۆست باس. ناوی چ بوو؟ هەدی ودا خۆشەی پوشۆ خارە پوشۆ قوربان و سپی ئەنواع ڕەنگەکانی تایە هەمووی بە دەرەزمی گەنجانەیە. كاك سعدي. حیرانی بم كاكا جان. أما سنة حياته. جنة بير جن بيني وباي شبه شو بكا. نازانی دوو کەلیمە قسەی بکەوە ئەوە گچکۆلەکەی مارێ لە خۆشەویستان پێی دەژین بزنە قوتاڵ ئەوە مەبەستی ئەوەیە ئافرەت دەبی ژن بێنی و پیاویش دەبی سعدی وە چییە و قسانە حەیامانە بیت بڕۆ سەر مۆزوعەکە و تەواو. براکەت کاکە بەخێراتی بخير بيا أخوة دوبارة. چاودووە زۆر گەڕایە وەڵا هەروە تۆ چاڵ هەتاولەی بە ئاوای لێ. ترسی شتەکەم هەیە ها خۆ شتووە ناخۆی نا نشکو بەس وەزعی باش کاکە دەزانیت چ مەوزوعە دێ بە سەری وچیە کاکە کاکە دەمانوێ بەڕاستی لە بۆ بووکەکەمان باش بی و لە بۆ ئەبڵەم یەکەم خیانەتی لێ نەکەی دووەم ڕەزیل نەبی سێ هەرچی گۆ دەبی بەجێ بکەی كاك سعدي جان. دايكي من شوكا عن دايكي تو شوكا. فەرم کاکە فەرموو جەنابیشی فەرموو. كاكا قشو. بەڵێ جان چی؟ قشو. خۆشۆنە بەساخن پوشۆ ژان. کورە کوڕم ئەو ناوە قورسەی هەیە هەر بە پوشم بەڕێدەی بەبیرت بێتەوە والله ينحزن ناوكي توزي سو. بارحال كاك بوشو. أبي خيانة لدايكم نكي. رزيل نبي وبويا مش باش بي. بەسەر چا. ئەم کونا هەمان قسەی من دەڕێتەوە من ئەدی های دەری من جایە هێشتا تێکەری نەبی کەیفت بەخۆ نییە بری لەگە عایلەشی نەرمونیان تێکەر بی سعدی والله وبالله وتالله یاخۆ بەخێر بی خامە نەبێ من لێ ئێستەوە خوێنومەتەوە وەکو تۆی لێ نایە. کاکە پوشۆ. بەڵێ فەرموو. ئیشەڵڵا کە خوا کردێ قسمەت و بۆ یەک بوون. چەند مەرجێکمان هەیە من وەکو پیاوی ماڵ مەرجەکەشەوەی کە بمکەیتە خاوەن ئیشی خۆم ژنێکشم بۆ بێنی. هێشتا کاکم ژنی لۆ خۆی نەهینایە نۆبەتی تووە مژدمرێخوا گەڕت گرتێ لۆ ژنێ تو تێ ناکەم ئەوەی بە منەزەمەی خێرخوازی تێگەیشتی کابراایکی سپۆت کابراایکی محتەرەم کاچی منی لێ قورس مەکە شوێیە شوێیە کاکە پوشۆ ژنینان دەبینیە بەڕاستی نابی ئەرچی زاوای قورس بکرێت کاکە پوشۆ زۆر زۆر گرنگە لە کاتی تنگانەیە بە کەڵکمان بێ تنگانە وەکو چی کاکەوە زانین چیە کاتی تنگانە مەبەستی کارە ساتی سروشتی بۆ کاکە لام وایە ئێوە بوێن تێگەشتوون کاکە پوشۆ کاکە زانین چ حیرانی بم ئەوە دەیەوێ یارمەتیان بدێ باوڕکە بەگیانی ئەو کاک سعدیە هەر هاتی تەژورۆ پڕ قورگم بوو لە گریان بۆ باوکنی دەبێ. زۆر سپاس زۆر سپاس ئیشەڵا من هاوکاری باشتانەکەم من وەسم زۆر باشە چەند مەعمەلێکم هەیە لەگەشتی شیشتا بێ بۆتانەکەم بەسەر چاو ئەوە مەعمەل پەنیریشی هەیە
سعدی تۆ چۆنەوە ناسی ئەم شتانە چوزانی ئەوە ئەو کابرایە ڕۆژێک تو نەبی هاتیە نەو دوکانی قماشان لەگەر حاجی بڕهانی نییە باسی معاملەشی پەنیرتان دەکەێت تو نەبووی؟ نا کاکە زۆر سەهوت دیارە بە تو دەچوو نا هەیە زەلام لە زەلامە چێ باشە واز لەوە بێنن ئەڵم بادایکم بانکەین و ئیتر یەکتر ببینن پێشەوەی بێ لە خۆ نەچی ها ئەبڵم خەسوویە ئەوەی ببینی لە خۆ دەچی ماشاءالله ماشاءالله چدیتەوە سعدی سعدی بام دەکەم و دوایی لەسەر کۆمەڵە شت قسە دایکە گیان دایکە وەرە ژوورەوە دایە گیان بەخێر بێ بەخێر بێ چی هەڵێ چی وەڵام شتێک گەشتی بچە ئەوڵێ سوپاس سپاس خۆی ڕوان ناسکە دایکم دائیمە نییە بەڕاستی ئایلەکن زۆر دەنجان کەسە دەیانوی خەرک بە مەشاکلیان نەزانی یعنی لوی خەنی بووی مەشاکلیش شەبی نییە لە ماڵی هەم بۆ لە بۆلیشنان ئەوە دەنجان نایەتن زۆر میمە چەند ناسکە سوپاس ئەتوش دەنگت نزم کە باشە بەسە چاوە ئەڵە پڵنی سعدی ئەڵێم ئیتر با ئێمە بە تەنیا جێیان بێڵین بۆ خۆیان قسەی خۆیان بکەن مریش پێ خۆشحاڵم کەوا لەگەڵ ئایلێکی وەکو ئێوە تێکەڵە بم چی 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 ئەڵێ سپاس یعنی ئەوانە نییە عسە سوڕعەیە لە ماریوانە نییە شتی کوردەکەن ئەوە لە چاتوماتان بزان بەکاردیت سناب لەگەڵ پورەکە تێگەشتم لەگە چێ تێکەر حیرانی سعدی تر با ئێمە بڕۆین بۆیە بە تەنیا قسە بکەن دایکە گیان تۆش بە کۆد و شت تبی قسەی بکە ویزدە عقلت هەیە کە جوانم لەو کەڵتە مشاوەرە ماکرد خەی ناکە دەستان خۆشە پێم بۆ گوتم پیاوەشی زۆر باشە ئەبا بڕێن شەرمەکە ئەڕۆین ئێمە فەرمو سعدی بڕۆ هەیەمان نەبێ ها توش سعدی شۆپڵە پەنیر سعدی وڵە گیان ئەم کۆڵە جوانانم بۆ جەنابوو هێناوە و هەدیەی جەنابوو بێ ماشەڵڵا ئەم کراسش لێ هاتووە زۆر جوانە ئەم چاوانم هەدیەی جەنابوو بێ بەس ئەم چاوان ناتۆزە خەلەلی تایە دەگەشتی بە قوربان چییە بۆ ناڕەحەتی با یەکشتی پێ بڵێم جوانترین سیارە بۆ کڕم سیمس کاکوشەوە چییە کاکە کاکە خێرەوە هاتیتی تۆ بابا من زاوام نایوەکو مۆمیرە ستادانیشە بێ زەحمەت باشە بڕ کاکە خواحافیزێ باەم باش و بیرچوو باشە دانیشە بێ زەحمەت سیمس خاڵ هاتوونێ بۆکەم سیارێکی جوانێ بۆ کڕم یەک خانوشەکەم بە ناوتوانێ بەسمە بەرجێک ڕازی بیتەوە بەس تۆ لە ڕستمەکانە وا نەبووی ئەو چۆن بم بە قوربان زۆر گەنج و جوان بووی تۆ سەی دەموچاوم مەکە ڕسارم مەکە سەی دڵم کە دڵم چواردێ بۆت تێگەشتی گیانەکەم چی بڵێ من لە خزمەتە بم بۆت منە بێ بیر بکەمەوە جا بیرکردنەوەی بۆ چییە من لە خزمەتە بم چی بڵێ من حازرم بە قوربان نا بێ بیر بکەمەوە کاتم بەرێ با بیر بکەمەوە بەست خواز و جوابم بەرەوانێ دڵم تەواو بەسە قسە تاوم بزانم تاوا بۆنیا تاوا فەرموو قسە تەواو بوو دایکە ئەمە یەک مشاوەری خۆمانمان ێگە زەحمەنە بێ ئێرە
دایکە باش بوو. بڵێ بەدڵە نییە کاکە وەری ئێرە وەری ئێرە کاکە چ تازە شتەچی ئەوم لێوەگرت بخۆی دائیم ناوی بەپە لەبی ئەو شعری خۆیتی دەرێ دەمەوێ بیر بکەمەوە ئەگە نادرێت زۆر لێ ڕاستیمە ئەو ئەتوو ئینشاءڵڵا خەبەر دەدەینەوە بەو نزیکانەوە نییە بڵام باشە باشە بە خۆرەجان بە یارمەتی خۆتان ئەبێ بڕۆم باشە بە دەبی بڕۆم زۆر سپاس بەس ئەگەر بکرێت جواب مسوبەیتەوانێ زۆر مەمنون بەستە چاو بەستە چاو کاک ئەمنش لەگەری دەڕۆ تۆ وەکو زین چیە غەریبەیە خەرچی ئێرە نییە با یارمەتی بدەم عادی نەکو پێویستی بە شتێک بێ نییە خوا حافظ دەستە چاو دەی خوا حافیزی بێ کاکەگیان بەخێر بێ یاخوا هەلا هەلا وێرم لە خۆ دێم کاکسە بڕۆ چی بوو بەدڵ بوو نەوەڵڵا ئەوە چییە؟ پیرێکی ناشرینتان بۆ من هێناوە ئۆچ قەت شتی وام ناوێت یەکی نەزانێ خۆی 14 ساڵە دایکەیتر تۆ چی دەوێرەوەیەتە داوە خۆ قابلە کوڕێکی 14 ساڵ وەرەدا بڕۆ لاچن وەڵڵا کوڕێکی جوانی نۆخەت دەبێ نامەوێت دایکە بەسەدایان نیشان بۆ دێنی چی؟ نیشا خۆم زۆر مەڵترانۆرەیە بۆ تۆشی بێرم دایکە گیان گرنگەوەیە پێێتی مەسرفمان ئەو قسانە ناخوا لای من کەوتم نایکەم یعنی نۆ لە منی شوتم نیشا یعنی نیشا دایکە سعدی چی پێیە چی پێ بکووەکە دەری پەڕێنە بۆم زانم چییە مەسەلە ئابوو جۆبت ئابوو پەنیر معمەلی پەنیرێ دادنێ خارە خارێ تو لە بنەوە هیهی و هیوانێ دەکەی بە من دەری لۆ پەنیری هاتبا هەولێری ئەشەدی بالله بابوو پەنیرەکە دەرەجەیەکە باشترین پەنیر لیل ئەسڵ پەنیر سعدی مردی خوا بە لە زمان نێتە دەرەوە بە قورعان زارا بزانێت تێگەشتی ئەم کابک بە پەنی ئەو گەڕەکە خارە تۆ دزی زاری خانی دەتەوێت هیهی و هیهیوی بکەی سعدی دەمەش بگرم مردی خوا بە قوربانت توش دەبەت بگرا ئێستا دەچینەوەکەن هەناری نەکەی نەکەی باسی ئێرە بکەی باشە سعدی نە ئەترسم تۆش بە دزێوە ژنی هێناوێ گورێ وەڵڵا هەردووکمان هاودەردین بە قوربانت بم نەکەی ئەگەر دەهام بزانێ بە خۆت دەهامی دەناسی سعدی با پێ بڵێ دەهان هەناری زۆر خۆشیە وا پێ دەهام بزانێت لە ترسان لێ شتێت بەو گەوری خوای بزانێ ژنێ بەسەر پشکەکەی هێناوە تێگەشتی هەرێک من لێ کات سەبقە دەکەچ گەورەیە گوزار نا کوشتارا دەکەم و باز دەکەم بەزە توش قسەی نەکەی ها نا خەمە سڕی هەردووکمان نییە ئیتور لەکەن منە هی من لەکەتووە با تەئەکید وایە بەس شتە چیکە باشە دووەرە باشە دەبی ئەو زەواجێ تو شەرعی بی ئێستا تو هاتێت داخوازی خەسووی من لەڕووی شەرعەوە دەبی زەواجەکە شەرعی بی تۆ گوێ بگرە واز ئالەمایان بێنە شەرعیە سەد جار شەرعیە با پێ بڵێ کو دەزانێت خۆ مەلای مامۆستای ئەتو زانی لە دین شەرعیە یان نا کاکە گیان شەرعیە بە قوربانم لە خەڵکم بیستووە زۆرم بیستووە ئەڵێن زۆر شەرعیە و تەواویش عیبی باشە پرسیارە چکە باشە لەو زەواجەی ئەمت دەمەچیت چی؟ یعنی ئێستا کە تو نایە داخوازی خەسووی من یعنی ئیشاڵڵا ئەگەر ڕێککەت ئەو لە تو دەبینە چی یەکتری پێ بکەن هەندێک زانی خێزانی تو چ پێ دەکەن پێ بکەن بە زڕ خەزووری نازانی زڕ خەزوورە باشە ئەدی ئەمن دەمەچیت یعنی ئەتو زڕ خەزوور ئەمن دەمەچیت هاتی برا ڕوخسە زۆرەکە ئەوەنە تێکەڵاو پێکەڵاو کرد بە پێغەمبەر نازان ئەمن بەچیتەوە وەڵاهی نازان كلنا والله نازم بقول عن يسر شتيتك دايما اشتكى الزور عروسه تواو لا يكاز باسيناكي لا تو بيقولي بتشيتو كل بقول عن زاوي خزانه عفري تواو يبو قنا تواو بس يقول يا مرجم هيا بقول عن بوجي لكي رقي تخينو شي مرجك بقول بان نازاني لا والله او بنيره
دڵم چۆتە سەری ها دڵم لای ڕاستەوە نییە ئەوتە لای ڕاستەوە یەتی لای چەپەوە ئەو لێیە بۆی ئەوەم بۆ تەرتیب بکە خەمن نەبی بەڵام ئەتوش نییە بۆزە خۆت گەز بکەم بمزانی باە ئەتو لە بۆ پەنیرە چکە دێ ئەمن دەمبردی حەلاقی دەمبردی ئەو ڕدێنە ڕاشتا کردی ئەمن حەز دەکەم ئەتوی پێپیرە سەر کودی ئەتلۆ سەرعی ناکەی ها ئەیکەم زەر بەتەما زەرعەکەم ئەو پەنیرە ئێندێنی مێر بە تو بکاتن سەڕوت خەمە نەبێ خەمە نەبێ زەرعیش یەکەمەوە باخیش یەکەم خۆشم تەرتیبەکەم ئەم جایەمەوانە خەمە نەبێ تۆ ئەم بە تەرتیب بکە وازەوە بێ یاڵا بۆ پەنیر یاڵا پێش بکەوە با بڕێ چییە دەبی حەڵقەتا تەبدیل حەڵقە يعني چی تبدیل حەڵقەیە ئەو یان هی لیمۆیە لیمۆ با بێتە ئێرە بۆچی کە دێەوە ئۆی ئێستا مەشهدی لیمۆی تەواو بوو مەشهدی هەناری دەست پێکات دەست پێکات خۆ دەزانم هەیەکۆ نای خۆی لێ نیسرایە بەتایبەتی لیمۆ زۆر تەماشا دەکات ناوی لەسەر نەبیتنە لێ ناگەڕێنیە لە دەرکەی بێمەشە ئەی ئەگەر چی بۆ لای ئەوەی تریان چیەکەی ئەوەکەی گەشتە گۆڕمەوە ئەجیا یەڵا ئەوە پەنیر برارۆگە فێڵبازی بە پێغەمبەر مەگەر ڕێوی شان بە لە شانە قوربان دەمەوە یەڵا زرقە زۆرە يلا يا ربي خويا جاب نسيب بقي وقعت قرآن بقى بدو حلقة منش قوربان دەم فەرموو نفر